بەناوی هەموو یەکەی دارەکانی گەرمیان و ڕێکخراوی داکۆکی لە کەسوکاری ئەنفال کراوان و گەرمیانەکان زۆر بە گەرمی بە خێراتنی بەڕێز قۆنسڵی فەڕەنسا دەکەین کە ئەمڕۆ هاتووە بۆ گەرمیان و پێخۆش بوو لە نزیکەوە ئاگداری ڕەوشی گەرمیان بێەوە ناوچەکە ببینێ و سەرەتا لە دیوانی دارەی گەرمیان ئێمە لەگەڵ بەڕێزیان بە دوور و درێژی باسی ناوچەی گەرمیانمان کرد کە گەرمیان ئەهمێتێکی تایبەتی خۆی هەیە و بۆ ئەمە بەسە حکوومەتی هەرێمی کوردستان ئیدارەیەکی بۆ دامەزراندووە کە ئیدارەیەکی سربەخۆیە هاوشێوەی پارێزگەکان مامەڵی لەگەڵ دەکات لە پای ئەو قوربانی و ئەو فیداکاریی کە لە ڕابردوودا گەرمیانەکان کردویانەوە قوربانیان داوە چ لە سەردەمی ڕژوێمی بەعەس باڕەوەگاستن و باڕوخاندنی گوندەکان و کاولکردنی منتیقەکەەوە لە هەمان کاتە ئەنفالکردنی ناوچەکە کە پشکی گەورە و پشکی شێری بەرکەوتووە باسی گرنگی ناوچەکەمان کرد لە ڕووی کشت و کاڵیوە لە ڕووی بوونی بەرهەمی سامانی ژێرزەوی کە ئێستا نەوتی لێ دەرهێنرێت و ناوچەیەکی بازرگانی باشە جوڵەیەکی بازرگانی باشەیە لە ناوچەکەەوە هێڵێکە لە نێوان بەغداوە لە ناوان پارێزگەکانی کەرکک و دیالە و تکرێت و لەگەڵ پارێزگای سلێمانی و لە هەمان کاتە باسی ئەو ناوچەیەمان کرد کە تا ئێستا لە دەوروبەری گەرمیان تیرۆرستانی داعش وجودیان هەیە و لێرە و لەوێ ناوە بەناوە زیان بە هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و بە خەڵکی ناوچەکە دەگەێنن و بە تایبەتی خەڵکی سیڤیلیش باسی ئەو هاوکاری و پشتیوانیەی حکوومەتی فەڕەنسامان کردووە کە زۆر بەباشی لە ناوچەکە وجودی هەیە و بە تایبەتی ئەو هەماهەنگی و هاوکاری نێوان وڵاتی فەڕەنسا و لەگەڵ دەستگا ئەمریکانی ئاسایش و پێشمەرگە کە هەمانگێکی باش هەیە ئەمە جارێکی تر بە خێراتمیانە کردووە سپاسیانەکەن کە ئەرکیان کێشاون هاتوون بەلای ئێمە. C'est aujourd'hui ma première visite dans l'administration de Garmian. ئەمڕۆ ئەمە یەکەمین سەردانمە بۆ دەڤەری گەرمیان. Je suis très heureux d'être aujourd'hui parmi vous. زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونم لێرە لەگەڵ ئێوە. Il y a longtemps que je souhaitais venir ici dans l'administration de Garmian et c'est aujourd'hui chose faite. ماوەیەکی درێژ بۆ دەمویست سەردانی ئیدارەی گەرمیان کەم ئەمڕۆ ئەو هیوایم بەجێگەیان. Bien sûr, je ne pouvais pas venir à Calar sans honorer la mémoire des victimes des Anfal. بەڵێ بە دڵنیاییەوە نەمدەتوانی سەردانی ئیدارەی گەرمیان بکەم بەبێەوەی سەردانی ئەم مونیمنتە بکەم و ڕێز و نەوازش بە قوربانیانی ئەنفالدا بنوێنم. J'ai eu la possibilité d'échanger avec les associations de victimes et de survivants sur ce qu'ils ont traversé. دەرفەتیەوەشم هەبوو کە قسە و لەگەڵ ئەو کۆمەڵانە ڕێکخراوانەی کە داکۆکارن لە مافی قوربانیانی ئەنفال. Vous savez aussi que les opérations Anfal et le massacre chimique de Halabja sont un moment très fort de l'amitié franco-kurde. ئێوە ئاگادارن کە هەڵمەتەکانی ئەنفال و کیمیابارانکردنی هەڵەبجە نیشانەی بەهێزی هەماهەنگی نێوان ئێمە و ئێوەیە. Notamment grâce au plaidoyer très puissant de Daniel Mitterrand pour les Kurdes et nous avons il y a quelques jours marqué le 9e anniversaire du décès de Daniel Mitterrand. بە تایبەتیش دوا بە دوای ئەو سکاڵایی کە دانیال میتێران گەیاندی بە جیهان دەربارەی مافی گەلی کوردستان و لە چەند ڕۆژی ڕابردوشدا نوێمین ساڵ یادی کۆچی دوایی خاتو دانیال میتێرانمان کردەوە. La France n'a pas oublié les Anfal. فەرەنسا ئەنفالی لەبیر نەکردووە. Ceux qui sont morts et ceux qui ont survécu. ئەوانەی کە کۆچی دواییان کردووە و ئەوانەی ڕزگاربووی هەڵمەتەکانی ئەنفالیشن. Et cette mémoire est un des piliers de l'amitié qui nous lie au Kurdistan et au peuple kurde. یادەوەری ئەنفال یەکێکە لەو بناغانەی کە هەماهەنگی و دۆستایەتی ئێمە بەهێزتر دەکەن. Mais nous regardons aussi vers l'avenir. بەڵام ئێمە سەیری داهاتوش دەکەین. Avec monsieur le Cher Jalal, le responsable de l'administration de Garmian, nous avons parlé de tout le potentiel économique de cette région. لەگەڵ شێخ جەلال بەرپرسی ئیدارەی گەرمیان باسی هەموو ئەو دەرفەتەڕای کە لە پێشن بۆ داهاتووی گەرمیان کردمان.
Nous avons identifié des possibilités de coopération avec la France. چەندین بوارمان دەستنیشان کرد وەکو بواری هەماهەنگی لەگەڵ فەرەنسا. Et je souhaite que notre relation puisse continuer de se développer avec l'administration de Garmiane, avec ses acteurs économiques, avec son agriculture, avec ses habitants. پێشم خۆشە کە هەماهەنگی ئێمە لەگەڵ ئیدارەی گەرمیان بەرەو پێشتر بڕوات و بەهێزتر بکرێتن لەگەڵ ئیدارەکەیان لە بواری کشت و کاڵیدا لەگەڵ هەموو ئەوە بەرهێنارانەی کە لەو ناوچەیەدا. Et enfin, comme l'a rappelé cher Jalal, de même que la France était aux côtés des Kurdes au moment des Anfal, la France est aux côtés des Kurdes dans la lutte contre Daesh. وەکو بەرپرسی ئیدارەی گەرمیان ئاماژەشی پێکرد لە کاتی ئەنفاڵدا فەرەنسا لەگەڵ هەرێمی کوردستان بوو لە کاتی جەنگی داعششدا فەرەنسا لەگەڵ کوردەکان و لەگەڵ هەرێمی کوردستان بوو. C'est un ennemi commun que nous combattons et que nous avons combattu et que nous combattons ensemble avec également nos partenaires de la coalition. چونکە داعش دژمنێکی هاوبەشی ئێمەیە پێکەوە لە دژی دەجەنگین بە هاوکاری و پشتیوانی هەموو ئەندامانی هاوپەیمانی نێودەوڵەتی. Et je tiens aussi à saluer la mémoire des martyrs que le Kurdistan a donné dans ce combat. لێرەشەوە ڕێز و نەوازش دادەنوێنم جارێکی تر بۆ هەموو ئەو شەهید و قوربانیانەی کە هەرێمی کوردستان داوێتی لە جەنگی دژی داعش.